ولەبەرەوەی مەوزوعەکە مەسی کارەکانی ئێمە و شخصیەتی ئێمە دەکات. تەمەنا دەکەم هەر وەکو جاران کە چۆن ئێوە هاوکارمان بوون بۆ ئەوەی حقیقت بگوازنەوە تۆزێک تەحملمان بکەن، لەبەرەوەی هەندێک شت هەیە ڕەنگە درێژەی هاتن و من محاولەم کردیە زۆر درێژەی پێنێم لەبەر ئەوە هەندێک مستەمسەکات و ئەو بڕگە و مادانە و یاسایانەی کە پەیوەستن بە قسەکانی من هەمووی بۆ ئێوە کرایە بۆ ئەوەی درێژەی نەیەم یەکسەر بەس ئاماژەی پێم ئەڵێم کە لە فلان بە وەرەقە بەپێی تەسەلسولی قسەکانم بۆتانێتەوە. تەبیعی ئێمە کە دەست پێ دەکەم بە قسەکانم باز دەکەم من وەکو سەرۆکی دەستە سەرەڕای کارەکانم و هەروەها وەکو لە راپۆرتی بەرلەمان و ئەندامانی بەرلەمانی سەرەڕای کارەکانیان و هەروەها سکاڵای بەڕێوەبەری گشتی کە لە سەرمان هەیە ئەویش سەرەڕای کارەکانیتی، یعنی مەوزوعەکە هەمووی خەلکانێکن کار دەکەن لە دەستگایەکی فەرمی هەمووی سەرەڕای کارەکانە، هیچ پەیوەندیەکی نییە بە مەسەلەیەکی شەخصی ئەو کابرایە یان ئەو شەخصە یان ئەم دەستگایەی کە ناوی دێتن. ئەمە بدایەت بی سەرەتای قسەکانمان بیتن. تەبیعی ئێمە هەمووتان ئاگادارن ماوەیەکە و لە چەند ساڵ دوو-سێ ساڵی ڕابردووش هەمان شت و ئێستا دیارە دووبارە کرایەوە. ڕەنگە لای من هۆکارەکەی دیارە بە خۆتان نەزانن کابینەی نوێی تەشکیل کرا و دیارە بەس دەستە سەر بەخۆیەکان ماوە. جا لەبەر ئەوەی بۆ دانانی سەرۆکێکی تر نازانم چی ئەمانە لە زۆر شوێن ڕوو ئەداتن، بەڵام پێویستە بەپێی یاسایی خۆی بکرێتن، نەک بەپێی ئەو حالەتانەی کەوا تەشهیرکردن یان تەسقیتێکی سیاسی یان تەسقیتێکی تر. لەبەر ئەوە ئەم راپۆرتە من و ئەم حالەتەی کە دەبینم دەتوانم بەم شێوەیە بەقالب لێ بدەم لە کاتێکدا کە من ڕۆژی 4/1/2017 کە لە 27/1/2013 ئەم پۆستەم وەرگرت لە یاسایەکە ئاشکرایە کە 4 ساڵە مدەم لە 4/1/2017 پێش تەواوبوونی بە چەند ڕۆژێک نووسراوێکی فەرمیم کردیە بۆ سەرۆکایەتی بەرلەمان و بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، چونکە لە یاسا لە دەسەڵاتی هەردووچانە بۆ دانانی سەرۆکی دەستە بۆ ئەوەی سەرۆکەک دەستنیشان بکەن بۆ دانانی بۆ ئەم دەستەیە. بەڵام لەبەر ئەوەی بارودۆخی وەزع و خۆتان دەزانن و ئاگادارن بەرلەمان بەچی بارودۆخە و وەزعی سیاسی دیارە ئەوە ماوە و ئێستاش هەر من مصرم کەوا من مدەم تەواو بووە و من ئەو ڕەغبەتەم نییە کە بۆ خولێکی تر ببمەوە بۆ ئەم دەستەیە تەمەنا دەکەم بە زووترین کات بۆ ئەوە یەکێشتر بە دوای من بێتن. لەبەر ئەوە چەند ڕوونکردنەوەیەک لەسەر هەندێک بابەت کە چەند ڕۆژە لە هەندێک کەناڵ و دەستگای ڕاگەیاندن و سۆشیال میدیاوە لەسەر سەرۆکی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ بڵاو دەکرێتەوە. چەند ڕۆژێکە هەندێک سایت و کەناڵ و دەستگای ڕاگەیاندن بە پشت بەستن بە راپۆرتێکی بەرلەمان و لێدوانی هەندێک کەسی تر هەواڵی بوونی گەندەڵی لەلایەن سەرۆکی دەستەی مافی مرۆڤ یان ڕاکردنی سەرۆکی دەستەی مافی مرۆڤ بڵاو دەکەنەوە. جارێ ئەوە بۆ زانیاری هەموو لایەک کە بەردەم بەرێستان لە هەرێمی کوردستانم ئەوە لێرەمە ڕام نەکردیە و لەگەڵ ئێوەم بۆ ڕۆنکردنەوە و دەرخستنی ڕاستیەکان بۆ هەموو لاو بۆ ڕایگشتی. یەکەم لێرەوە دەلێم ئەو بابەتە هیچ پەیوەندی بە بوون و نەبوونی گەندەڵی نییە، بەلکو ئەسڵی بابەتەکە ئەوەیە کە بەهۆی ئەوەی بەڕێوەبەری گشتی کارگێری و دارایی دیوانی دەستەکەمان بڕوانامەکەی لە بواری کیمیایە و ئەویش پێچەوانەی یاسای ژمارە 4 ساڵی 2010 فەرمون ئەوە لە مادەی 7 لە لای ئێوە نووسراوە کە چی مەرجێکی دانراوە لە یاسا و لەبەر ئەوە دەبی ئەم فەرمانبەرە کە بە پلەی بەڕێوەبەری گشتیە پسپۆر بی لە بواری فەرمانگەکە یعنی کارگێری لە بڕیان دەبی کارگێری بیان دەبی دارایی بیان دەبی خەریجی قانون بی یاسایی بی و ئەو بە پێچەوانەیە. لەبەر ئەوە من و پشت بەستن بە وەرەقەی دووەم بیبینن بە پەیڕەوی ناوخۆکە لە وەقایعی کوردستانی عێراق نەشر کراوە و بوویتە فەرمی و هاتیتە بواری جێبەجێکردن. من فەرمانم داناوە کەوا
سڕکردنەوەی دەسەڵاتی نەک لابردنی وەکو بەڕێوەبەری گشتی، چونکە لابردنی بەڕێوەبەری گشتی دەسەڵاتی من نییە، دەسەڵاتی وەزیرەکانیش نییە. ئەو لە ئەنجومەنی وەزیرانەوە دانراوە، تەنها ئەنجومەنی وەزیران دەتوانی ئەم پلەیە لێی بستینیتەوە یان بەرزی بکاتەوە. ئەمە بۆ ئەوەی دیار ببیتن و بزانین. و ئێستا بەردەوامە لە کارەکانی خۆی و مەوجودە و دانیشتووە، بەڵام سڕکردنەوەی دەسەڵاتی هەیە. و یاسایەکە ئەو یاسایەی کە لە هاتووە کە لە راپۆرت تەبیعەوە بینیتان، ئەوەش یاسای دەستەیە و ئەوانە بۆ ئێوەم چاپ کردووە. ئەوەی کە هاتووە کە ئێمە ئەم مەسەلەیە نەمان کردووە و جێبەجێمان نەکردووە، نەخێر ئەمە درۆیە و ڕاست نییە، لەبەر ئەوەی ئێمە بە فەرمی ئەم مەوزوعەیە تەواو کرایە و ئیشەکەی بە تەواوی بووە و من بەڵگەم هەیە کە لە مەحکەمەی جێبەجێکردن کە ئەم کارە کراوە و کەیسەکە داخراوە. هیچ کێشەیەکی ترمان نییە، دوای ئێستا بۆتان پیشانەیە. بەڵێ باش، دێمەوە ئێرە. دووەم، سەبارەت بە راپۆرتی لیجنەی مافی مرۆڤ کە ئەمە زۆر قسەی لەسەرە و دەمەوێت بە ڕوون و بە ئەشکرایی ئەو مادانەی کە هاتووە بۆتان ڕوون بکەمەوە. یەک، ئەم راپۆرتە کە ئەو لیژنەی بەرلەمان هیچ نووسراوێکی فەرمیمان پێ نەبووە بەر لە مانگی 7 سەردانی دەستەیان کرد. ئەگەر ئێوە راپۆرتەکەتان هەیە وەکو ئێمە تەبعاً لە ڕاگەیاندن بڵاو کرایەوە، ئەم راپۆرتە بە فەرمی بۆ ئێمە هاتووە، نە لێی ئاگادارین، نە کەسیش ئەمەی ئاگادار کردوێتەوە، وەکو ئێوە لە ئیعلامم بینی و لە بۆ ئەوەی بزانن کە قسەکەم ڕاستە کە بە ئیعلامم بینی، فەرمون یەکەمین جار لە سایتی دراو نەشر کرا و ئەوەتە ئەلێرە بۆ ڕێتیەمی چاپم کردیە، ئەوە تا راپۆرتەکە لێرە نەشر کرایە. باش، کە ئەم راپۆرتەم وەرگرت خوێندمەوە هەر بەخۆی تەبیعی، ئەم راپۆرتە بەرز کرایە لەلایەن سەرۆکی لیجنەی مافی مرۆڤ و ئەوانی تر بۆ بەرێز سەرۆکی بەرلەمانی کوردستان، وێنەیەک بۆ کەس نەدرایە. ئەمە دوای قسەکم هەیە لەسەر ئەوە، لەبەر ئەوە ئیشارەت بدەم، وێنەیەک لە بۆ کەس نەدرایە، تەنها دەڵێ هاوپێچ راپۆرت، تەنها بۆ بەرێز سەرۆکی بەرلەمان ڕۆیشتووە. باش، دین لێرە کە ئەمە ڕاستپاردەی تێدایە، ڕاستپاردەی بەرێز سەرۆکی بەرلەمان سەردانی دەلێتن بە ڕاستپاردەی بەچی؟ بە ڕاستپاردەی بەرێز سەرۆکی بەرلەمان لیجنەکە سەردانی دەستەی مافی مرۆڤ کردیە. ورد بن لەگەڵ من، بە ڕاستپاردەی بەرێز سەرۆکی بەرلەمان سەردان، ئەی ئەوەی کە لە سایتەکان نەشر کرا لیجنەی لێکۆڵینەوە لەکوێ هات، ئەمە راپۆرتەکەیە. باش، ئەمە یەک خەلەلی راپۆرت، ئەوانەی کە لە ڕاگەیاندن کە قسەیانە کرد. اینجا لە دەقی سکاڵای بەرێز عەبدوڵڵا عەبدولکەریم، بەڵێ سکاڵای کردیە و سکاڵای لە مەحکەمەشی کردیە و مەسئلەیەکی زۆر تەبیعیە و بە یاسا کاتێک کە هەر بەرپرسەک سزایەک یاخو فەرمانێک دەربینی لە ئەوەی خواردتر، محکەمەی کارگەری هەیە، محکەمەی بەرزەرفکردن هەیە، بە پێی یاسا دەتوانی مراجعەی خۆی بکاتن وەتانە بداتن لە فەرمانە و بریاری دادگا بریارێکی کۆتاییە. کەواتە لێرە دوای دانیشتنمان دەلێتن لەگەڵ سەرۆکی دەستا و ئەم دەسەڵاتە لێرە بە بیانووی ئەوەی کە ناو بەراو دەرچووی بەشی کیمیایە، بە بیانوو نییە، ئەمە حەقیقەتە، ئەمە تا یاسایە، ئەمە بن بیانوو نەگرتیە، ئەوە بیانوو نییە، ئەوە یاسایە، حکم دەکە لەسەر من و لەسەر هەموو کەس، ئەم یاسایە لە بەرلەمان دەرچووە. اینجا دەلێ و بەخۆی یعنی من وەکو سەرۆکی دەستا خەریجی فیزیا، ئەمە یاسایە دووبارە لە لاتانە لە وەرەقەی دووەم ببینن لە مادەی 5 لە بڕگەی 3 کە دادەڵێت کە مەرجەکانی دانانی سەرۆکی دەستا هاوڵاتیانی هەرێمبی تێگڵاو نەبیتن لە شتەکانی جەریمە و شت
تەنها بڕوانامەی زانکۆی هەبیتن بەبێ پسپۆڕیەتی نەیوتووە پسپۆڕ بی بەچی ئەمە یاسا وایوتووە و هەر کاتێک ئەم یاسا بێ پێچەوانە بی ئەمە تەنفیزی دەکەین کەواتە ئەمەش لێرە لە ناو ڕاپۆرتە بێ بنەمایە و بە هەڵە هاتووە اینجا دێینەوە لێرە دەرێتن جێبەجێ بکاتن بەڵام ئامادە نەبوو فەرمانی مەحکەمە و ئەوانە جێبەجێ بکە نەخێر ئێمە فەرمانی مەحکەمەمان جێبەجێ کردیە و بە کاملە و نووسرایە و دەتوانن سەردانی بەڕێوەبەرایەتی جێبەجێکردنی هەولێر بکەن و بزانن لە دۆسیەکە بزانن ئایا لەوێ داخرایەنە و لێرە ئێستا دەهەیە بۆتان دەردەین بۆ ئەوی بیبینن و دوای دەڵێت دوای دانیشتنمان لەگەڵ سکاڵاکەڕ عەبدوڵڵا عەبدولکەریم و دروستبوونی کێشەکان لای کارگەری و دارایی نووسراوی دامەزراندنی و ناز ئەمە کاتێک کە ئێمە دەستمان پێکرد لە وزارەتی مافی مرۆڤی هەڵوەشاو کە هاتم ئەم دەستەیە بە تەئکید دەبی بێم ڕێکی بێخم میلاکاتی بۆ ئەو بکەم و بە هەمومان دەزانین دامەزراندن ڕاگیراوە لەبەرەوە مڕاجەعەم کرد بۆ ئەوەی چەند فەمبارەکم بدەنێ نە سایقم هەبوو نە بەردەستم هەبوو لە ناو نووسینگە نە فەرمانبەرەکم هەبوو بۆ تایپێست بۆ دەرچوون و هاتن بۆ نووسین نە بەڕێوەبەری نووسینگە مجبور بووم دەبی هەندێک فەرمانبەران بینم و حیمایەکەی خۆم باشە من وەکو سەرۆکی ئەم دەستەیە بەوپلا ئەوانەی کە دەینم حیمایم بەردەست ئەوەی کە لە ناو مەطبەخ بۆ میێوانداری و بەدەستی ئەو چاو قاوە و شت دەخۆین چێ دەینم ئەوانەی کە من دەزانم لای من لەوان مطمئنم مۆبایل ئەنتەرنێت چونکە ئەنتەرنێت بە خۆتان هەمووتان دەزانم فاستلیک نەبی هیچ ناتوانین ئەمە بکەین هەمووی بە فاستلینگە کار دەکاتن باش هاتووە ئەڵێ 5 ملیۆن بە ساڵێکە بۆ کارتی مۆبایل و ئەنتەرنێت بۆ ئۆفیسێکی کامل سەرۆکی دەستە سکرتێر بەڕێوەبەری نووسینگە فەرمانبەرانی قەلەمی نهێنی هاتوو چوو مەطباخ حیمایە ئەگەر ئەمانە هەمووی کۆ بکەینەوە ئەوەی کە هاتووە جلوبەرکی حیمایەڕێ وەڵڵاوە حیمایە قاتیانم بۆ دەکڕم جلی عەسکەریشیانم بۆ کڕیوە هەموو بە کامل سەرفم کردیە کەواتە گەر ئێمە جەمعی بکەین مەبلەغەکە دەردەچی دەوروبەری 44 ملیۆن و 435 بە ساڵێکە خەرجم کردیە لە بۆ ئەمانە ئەمە شانازی پێوە دەکەم ئەمە نیشانەیە کەوا من ئەو بەردەستە کە دەدرێتە من کە دەتوانم هەمووی بیخۆم بە کەس نەدەم من خەرجم کردیە گڵم نەداوە بۆ خۆم ئەمە ئیزباتێکە کە من ئەو پارەکە دەدرێتە دەستم دەلێ بڕۆ خەرجی کە بۆ ئەوەی کارەکانی خۆت بەڕێوە ببەی ئەمە خودی خۆی ئیزباتە کە من ئەم پارانە بەکاردەینم بۆ ئەنجامدانی کارەکان نەک ئەوەیە بیکەمەشت دەبی خەمە جلفانی خۆم ئاخر شت دێمە سەر لێدوانی خات و شیرین ئەمین بەداخەوە خات و شیرین ئەمین کە سەرۆکی لیژنەی دەستپاکیە لە بەرلەمان کە راپۆرتێکی دەرهینایە و هەروەها لە زۆر سایتەکان ئەوەی کە پێتانم وتم لە سەرەتا ئەرێ لەو راپۆرتە وێنەک لە بۆ کەس درایە نییە ئەی خێرە سەرۆکی دەستەی دەستپاکی تۆ ئەم راپۆرتت چۆن بەدەستکەوت کە تۆ نەشرت کردیە بە راپۆرتەوە داوتە بۆ دڕەو بۆ دواڕۆژ بۆ شارپرێس بۆ وێستگا بۆ نازانم چێ ئەوانە هەمووی هەون خێرە ئەمە لەکوێت بووە چۆن دوورت گرتووە ئەم راپۆرتە لە کاتێک دەکەمە بەست لای سەرۆکی بەرلەمان درراوە هێشتان کاری لەسەر کرایە ئەگەر وەریشت گرتبی بە هەر ڕێگایەک تۆ بخود سەرۆکی دەستەی دەستپاکی چۆن ئەم راپۆرتە جارێ هیچ بریاری لەسەر نەدایە تۆ بڵاوی ئەەکەیتەوە چونکە تۆ سەرۆکی لەجنەی دەستپاکی تۆ بە خۆ دەبی بە قانون بزانی ئەی نابی ئەم راپۆرتە بخینی بزانی چ کەم و کووریتیدایە هەر لە ڕووی یاساییەوە اینجا بێی تەشهیرمان پێ بکەی و باسی ئێمە بکەی ئەمان هەمووی ژێر پرسیارن بۆیە ئاخر مەقتەع و تەواو من ڕێکاری یاسایی خۆم دەگرمە بەر بەوەی کە بە من کرایە بە هەر یەکێک کە ناوی من
لە ئیعلام لە ڕۆژنامە لە ڕاگەیاندنی هێناوێتی بەبێ بنەما هەموویان دەیان ڕێگاری یاسایی خۆم دەگرم مافی خۆمە ئەمنش داوای مافەکەی خۆم بکەم لەبەر ئەوەی ئەمانە بەتەشیردا دەنێەوە بریاری دادگا ئەو دەبیتە بریاری کۆتەیی بۆ ئەوەی کەوە ئەمە بەچی قالبدا دەڕێت. سوپاس.